یادێک لە ڕووداوی مێژووی مانگرتنی گشتی 16 گەلاوێژی 1384 هەتاوی بەرەو پیری ساڵهاتی شۆڕشی ژینە. 16 مانگی گەلاوێژ ساڵهاتی ڕۆژێکی مێژووی لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستانە. ڕۆژێک کە خەڵکی کوردستان لە ناڕەزایەتی بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی یەک پارچە و یەک گرتوانە لەسەر بانگەوازی کۆمەڵە دەستیاندایە مانگرتنێکی گشتی، هێزنواندنێکی شکۆدار کە بە هەمووانی نیشاندا سەرەڕای دامرکانی خەباتی چەکداری، بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان زیندووە و لە پێناو مافەڕەواکانی خۆیدا لە خۆڕاگری و خەبات بەردەوامە. بەڵام ئەم ڕۆژە مێژوویە لەسەر چه بەستێنێک شقڵی گرت و چۆن ئامادەکاری بۆ کرا؟ سەر لێوارەی ڕۆژی 18 پوشپەڕی ساڵی 84 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هەوڵیاندا یەکێک لە خەباتکارانی شاری مەهاباد بە ناوی کەماڵ ئیسفرام ناسراو بە شوانە سەید قادری دەست بەسەر بکەن و کاتێک هەوڵەکانیان بەیاکە مایەوە شوانەیاندایە بەردەستڕێژی گول لە و برینداریان کرد. جەلادانی ڕژیمی ئیسلامی ئەو لاوە برینداریان ئەشکەنجە کرد، کوشتیان و تەرمی شێواوی ناوبراویان بەو پەڕی بێڕێزیەوە بەناو شاردا گەڕاند و دواتر ڕادەستی بنەماڵەکەیان کردەوە. مەبەستی ڕژیم لەم کردەوەیە چاوترسێنکردنی خەڵک بوو، بەڵام ئاکامەکەی بە پێچەوانەی ویستی ڕژیم هەڵگەڕایەوە. دانیشتوانی شاری مەهاباد کاتێک ئاگاداری ئەم جەنایەتەی هێزەکانی ڕژیم بوون بە کۆمەڵ چوونە بەردەمی ماڵی ئەو لاوە خەباتکارە و هاوخەمیان لەگەڵ بنەماڵەکەی ڕاگەیاند و نەفرەت و بێزاری خۆیان لە ڕژیمی ئیسلامی دەربڕی. ڕۆژەکانی 19 و 20 مانگی پوشپەڕ خەڵکی تێکۆشەری شاری مەهاباد و بە تایبەت لاوان لە شەقامەکانی ئەو شارە دەستیاندایە خۆپێشاندان و بەدانی دروشم لە دژی هێزە سەرکوتگەرەکان نیشانیاندا کە هیچ جەنایەتێکی ڕژیم بێوەڵام نامێنێتەوە. ڕۆژی 21 مانگی پوشپەڕ خۆپێشاندانەکان لە ئاستێکی بەرینتردا بەڕێوەچوو هێرشی هێزەکانی ڕژیم لەگەڵ خۆڕاگری خەباتکارانی ئەو شارە بەرەو ڕوو بۆەوە. هێزەکانی ڕژیم تیار بە هەموو ئامرازێکی سەرکوت لە زەوی و ئاسمانەوە هێرشیان کردە سەر خەڵکی تێکۆشەری شاری مەهاباد. لە ئاکامیەم تێکەڵچوونە لە نێوان هێزەکانی ڕژیم و خەڵکی خەباتکار و لاوانی مەهاباد 50 کەس لە خۆپێشاندەران دەستگیر کران. ڕۆژی 22 پوشپەڕ خەڵکی شاری مەهاباد بۆ نیشاندانی ناڕەزایەتی زیاتر بەرامبەر بە کردەوەی سەرکوتگەرانەی هێزەکانی ڕژیم و میلیتاریزەکردنی شار هاوکات لەگەڵ درێژەی خۆپێشاندان دووکان و بازاڕ و ناوەندەکانی کاریان داخست. دوا بە دوای خۆپێشاندان و بەرەو ڕۆبوونەوەی بوێرانە و ناڕەزایەتی جەماوەری لە مەهاباد، خۆپێشاندان و ناڕەزایەتی لە دژی کۆماری ئیسلامی باقی شارەکانی کوردستانیشی گرتەوە. خەڵکی خەباتکار و لاوانی شۆڕژگێر لە شارەکانی شنۆ، پیرانشار، بانا، سەقز، سەردەشت، مەریوان، سنا، دیواندەرە و بۆکان و شار و شارۆچکەکانی دیکە بۆ پشتیوانی لە خەڵکی مەهاباد بەم خۆپێشاندان و ناڕەزایەتیانەوە پەیوەست بوون و وێڕای مەحکومکردنی کردەوەی سەرکوتگەرانەی ڕژیم چەند داخوازیەکیان هێنایە گۆڕێکە بریتی بوون لە ناساندن و سزادانی بڕیاردەران و بەڕێوبەرانی ئەم جەنایەتانە، ئازادکردنی دەستبەجێی دەست بەسەرکراوان و ڕاگررتنی جەنایەت و کوشتار لە کوردستان. کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە بری وەڵامدانەوە بە داخوازیە ڕەواکانی خەڵکی کوردستان هێزێکی زۆریان ڕژان لە کوردستان و بەریان دانەگیانی خەڵک. ئەم خەباتە ئەگەرچی داخوازی ڕوونی هەبوو، بەڵام بە شێوەی پڕش و بڵاو لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان بەڕێوە دەچوو و بەرەو ڕووبوونەوەی خۆپێشاندەران و هێزەکانی ڕژیم لەسەر شەقامەکان خەساری زۆرتری بە خەڵک دەگەیاند. لە شاری سەقەز چەکدارانی ڕژیم ڕیزی خۆپێشاندانی خەڵکیاندایە بەردەستڕێژ و ژمارەیەک گیانیان بەخت کرد و ژمارەیەکیش بریندار بوون. کاتیەوە هاتبوو کە هێز و توانای خەڵکی خەباتکار لە حرەکەتێکی ڕێکخرا و هاواهەنگدا بە دوژمن نیشان بدرێت. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ ئەم مەبەستە ڕۆژی 16 گەلاوێژی ساڵی 1384 هەتاوی وەک ڕۆژی مانگرتنی گشتی لە کوردستان ڕاگەیاند. دوای بڵاوبوونەوەی بانگەوازی کۆمەڵە، کرێکارانی پێشڕەو و لاوان و پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان
لە شارەکان لە پێناو ئامادەکاری بۆ بەسەرکەوتن گەیاندنی مانگرتنی گشتنی کەوتنەخۆ. دام و دەستگاکانی ڕژیم بۆ پێشگرتن لە بەڕێوەچوونی مانگرتن هەوڵەکانی خۆیان دەست پێکرد. نەیارانی ئەم حرەکەتەش لە ناو ڕێکخراوە سیاسیەکانی کوردستاندا چی بۆیان کرا بۆ ڕێگری لە سەرکەوتنی و بانگەوازە درێغیان نەکرد. سەرەڕای هەموو ئەو هەوڵانە ڕۆژی 16 گەلاوێژ خەڵکی خەباتکاری کوردستان بە داخستنی دووکان، کارگا و تعتیلکردنی ئێدارە و شوێنەکانی خوێندن و باقی ناوەندەکانی کار مانگرتنێکی گشتیان لە کوردستان بەڕێوە برد. خەڵکی ناڕازی لە شارەکانی مەهاباد، سەقز، بۆکان، سنا، شنۆ، پیرانشار، بانا، سەردەشت، ڕەبەت، مەریوان، کامیاران و دیواندەرە و شوێنەکانی دیکەی کوردستان بە شێوەیەکی بربڵاو بە پێشوازی ئەم بانگەوازەوە هاتن. لە شارەکانی نەغەدە و ورمێش بەشێکی بەرچاو لە خەڵک لە مانگرتنەدا بەشداریان کرد. ئەم مانگرتنە شکۆدار و سەرکەوتوانەیە وەک ڕۆژێکی مێژووی لە ژیانی سیاسی خەڵکی خەباتکاری کوردستاندا تۆمار کرا. ئەم مانگرتنە جارێکی دیکە نیشانیدا کە سەرەڕای گشت جەنایەتەکان و پیلانەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان ئیرادەی خەڵک دژ بە ڕژیم قایمتر و ڕیزەکانیان یەکگرتووتر و پتەوتر بووە. سەرکەوتنی ئەم مانگرتنە لە هەمان کاتدا کە ڕیشەی لە چەندەیە خەباتی پڕلەفیداکاری خەڵکدا بوو بە جەسارەت و خەباتی شێلگیرانە و یەکمانگەی خەباتکارانی مەهاباد و باقی شارەکانی کوردستان مسۆگەر بوو. ڕژیم کە هێزی خەباتی یەکگرتوانەی خەڵکی بینی ڕۆژێک دوای مانگرتن لە هەوڵێکی ڕێیاکارانەدا هەیئەتێکی لە نوێنەرانی مەجلیسی ڕژیمی ئیسلامی ڕەوانەی شارەکانی کوردستان کرد تا بەناو دڵنەوایی لە خەڵک بکەن. ئەندامانی ئەم هەیئەتە بە لێدوانی بێناوەڕۆکی بەرپرسانی ڕەسمی وەک ئیمام جومعە و فەرماندارانی شارەکان هێندێک نمایشیان وەڕێک خست و بەکردەوە داخوازیەکانی خەڵکیان پشتگوێ خست، بەڵام دەرسەکانی مانگرتنی گشتی چووە سەر ئەزموونەکانی هێزی لە بنەهاتووی کۆمەڵانی خەڵک و بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستانی هەنگاوێکی گەورە بەرەو پێش برد. بە کەڵک وەرگرتن لەم ئەزموونە بە نرخ و دەوڵەمەندە بوو کە جارێکی دیکە خەڵکی کوردستان بۆ دەربڕینی بێزاری و نەفرەتی خۆیان لە ئیعدامی فەرزاد کەمانگەر و هاوڕێیانی مانگرتنێکی شکۆداری دیکەیان لە ڕۆژی 23 گوڵانی ساڵی 89 هەتاویدا بەڕێوە برد. ئەم سونەتە بە نرخ و خەباتکارانەیە ڕۆژی 21 خرمانانی ساڵی 97 لە مانگرتنێکی گشتی لێبڕاوانە بەهێز و یەکپارچەدا دیسان دووپات بووە. لەم ڕۆژەدا خەڵکی سەرتاسەری ناوچە کوردنشینەکانی ڕۆژاوای ئێران لە ناڕەزایەتی بە ئیعدامی جەنایەتکارانەی ڕامین حسێن پەناهی، زانیار و لوقمان مورادی و موشەکبارانی مەقەڕی ناوەندی حیزبی دموکراتی کوردستان کە تێیدا ژمارەیەک لە کادری ڕێبەری و ئەندام و پێشمەرگەکانی ئەم حیزبە گیانیان بەخت کرد لەسەر بانگەوازی کۆمەڵە و حیزبە سیاسیە چالاکەکان لە کوردستان مانگرتنێکی گشتیش کۆداری دیکەیان بەڕێوە برد. ئەزموونی مانگرتنی سیاسی گشتی لە ڕەوتی شۆڕشی ژینادا چەندین جار دووپات بووە. ئەو شێوەیە لە ناڕەزایەتی دەربڕین و خەباتی جەماوەری بوو بە نەریتێکی جێکەوتوو لەو شۆڕشەدا. چاوەڕوان دەکرێت کە ئەم ئەزموونە لە ڕۆژان و مانگەکانی داهاتوودا و بە نزیک بوونەوە لە ساڵهاتی ئەو ڕۆژەی کە چەخماخەی شۆڕشی ژینا لە کوردستانەوە لێدرا لە پاڵ شێوەکانی دیکەی خەبات و خۆڕاگری ببێ بە یەکێک لە ڕێگاکانی هێزنواندن لە ئاستێکی بەرینی جەماوەریدا.